بەڵێ تەوەری دومی کاتژمێر 11 دەکەینەوە تایبەت بە چارەنووسی پێکاتەکان لە سووریا بە تایبەتی لە دوای و پێشێلکاریانەی دژ بە پێکاتەکان لە کورد و عەلەوی دروزەکان ئەنجامدران. لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم بەڕێز ئیبراهیم مرهەف سەرۆکی کۆمەڵی عەلەویەکان لە ئەمریکا لە واشنگتنەوە لەگەڵم دەبێت. بەڕێز ئیبراهیم سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمەوێ بەگشتی بۆ چوونی جەنابەت سەبارەت بە دۆخی پێکاتەکان لە سووریا بزانم لە دوای هاتنی دەسەڵاتەکەی ئەحمەد شەرع بە تایبەتی لە سووریا ئێستا دۆخی پێکاتەکان چۆن دەبینی؟ باش نییە بەگشتی سەرەتا زۆر سوپاس بۆم دەرفەتە کێشەی پێکاتەکان لە سووریا و تەواوی پێکاتەکان لە چوارچێوەی سووریا زۆر باش نییە بۆم ساتێ ئێستا ئەو بینیمان کە چی بەسەر عەلەویەکان هات لە حوتی سێ و هەروەها بینیمان لەوەی کە لە 21/6 کە چی بەسەر کریسیانەکات هات لە دیمەشق و چی بەسەر عەلەویەکان هات هەموو ئەو دیمەنانەمان بینی کوشتار دژی پێکاتەکانی سووریا نابێت بەردەوام بێت و دەبێت سەرکۆنە بکرێت و کوردیش بە هەمان شێوە ڕوبەڕووی هێرش و کوشتار و تونوتیژی بوونەتەوە. ئێستا هێزەکانی سووریا با بڵێن سوپای عەرەبی سووریا هێرش دەکەنە سەر کورد و زۆربەی خاکی کوردیش کۆنتڕۆڵ کراوە. ڕوبەڕووبوونەوەی پێکاتەکان و تونوتیژی دژی پێکاتەکان بە ئاراستەیەکی باش نییە نابێت بەم شێوەیە مامەڵە لەگەڵ پێکاتەکان بکرێت. باشە لەگەڵ نەمانی دەسەڵاتەکەی بەشار ئەسەد بە تایبەتی عەلەویەکان و کۆمەڵی عەلەویەکان لە سووریا هەستیان بە نیگەرانیەکی زۆر دەکرد و لە دوای ئەم گۆڕانکاریانەی کە لە سووریا کرا داوای حکوومەتێکی فدراڵی یا بڵێن هەرێمێکی فدراڵیان بۆ عەلەویەکان لە تەرتوس و ڕازقیە و حەمس و ناوچە کەناراویەکانی سووریا دەکرد. ئایا داواکاریەکانتان هەروکو خۆی لە شوێنی خۆی ماوەتەوە یا گۆڕانکاری بەسەراتوە لەگەڵ ئەو گۆڕانکاریانی کە لە سووریا ئێستا لە ئارادان؟ سرکە عەلەویەکان دووجار باجیان داوە ئەو لە سەردەمی ڕژێمی ئەسەد کە هەوڵیاندا کار بکەن بۆ ئەوەی کە حکوومەت بپارێزن هەوڵیاندا هاوکاری لەگەڵ حکوومەت بکەن و هەماهەنگ بن بۆ پاراستنی پێکاتی خۆیان بەڵام ڕژێم بە شێوەیەکی خراپ مامەڵی لەگەڵ عەلەویەکان کرد و ئەوەیشی کە ڕوویدا بەهۆی فیدراڵیەتەوە بوو کە فیدراڵیەت ڕەت کرایەوە. ئێستا ئێمە پێمان وایە فیدراڵیەت ناناوەندی باشترین چارەسەرە بۆ ئەوەی ئەم کێشەیە لە سووریا چارەسەر بکرێت. ئێستا لە باشوور دروزمان هەیە لە ڕۆژاوا عەلەویەکانمان هەیە لە باکوور و ڕۆژهەڵات کوردمان هەیە پێکاتەیەکی جۆرا و جۆر لە سووریا هەیە بۆ ئەوەی پێکەوە ژیان لە سووریا هەبێت بۆ ئەوەی خۆشگوزەرانی لە داهاتووی سووریا بێتە ئاراوە پێویستە فیدراڵیەت هەبێت پێویستە حکومڕانیەک هەبێت مافی تەواوی پێکاتەکان بە یەکسانی بدات. ئەوەی کە ئێستا لە ناوچەکانی عەلەویەکان ڕوودەدات پۆلیس و ئاسایشی با بڵێن سووریا لە تەرتوس و لازقیە بڵاوەیان پێکراوە و هیچ مافێکیان نییە مافێکی سەرەتایی خۆیانیان نییە ناتوانن بە شێوەیەکی ئاشتیانە ژیان بکەن. دەبێت تەواوی مافی پێکاتەکان پارێزراوە بێت. باشە بەڕێز ئیبراهیم حکوومەت وەڵامی داواکاری پێکاتەکان لە ماوەی یەک مانگی ڕابردوودا لە ڕۆژاوای کوردستان چیە ڕوویدا بەرامبەر بە کورد سوپای عەرەبی سووریا هاتە ناو ماڵی خەڵکی کورد لە ڕۆژاوای کوردستان و هێرشی کردە سەریان شەهید و قوربانی درا لە ناوچە کوردنشینەکان. پێت وایە لە دەسەڵاتی ئێستای سیاسی سووریادا فدراڵی جێگەی دەبێتەوە حکوومەتی سووریا ئەتوانێت مافی پێکاتەکان وەکو جەنابەت ئاماژەت پێکرد بدات لە چوارچێوەی حکوومەتێکی فدراڵی لا مرکزیدا؟
سێرکە دەبێت فشارێک لەلایەن کۆمەڵگای نێودەوڵەتیەوە وڵاتانی ڕۆژاوا هەبێت بە تایبەتی ئەمریکا دەبێت ئەمریکا فشار لە دیمەشق بکات. ئێمە گفتوگۆمان لەگەڵ ئەندامانی کۆنگرس و سیناتۆرەکان کردووە و باڵیۆز براونباک گفتوگۆشمان لەگەڵ ئەودا کردووە. ئەو وتی پێویستە تەواوی پێکاتەکان لە چوارچێوەی حکوومەتێکدا بن کە مافی ئەم پێکهاتانە بدات. ئێستا دوای ڕوخانی ڕژێم دەرفەتێک هاتە پێشەوە تاوەکو فیدراڵیەت بچەسپێنرێت لە سووریا تاوەکو مافی تەواوی پێکاتەکان بدرێت و تندوتیژی و ڕووداوە نەخوازراوەکانی ڕابردوو دووبارە نەبێتەوە. ئێمە ئێستا دەبینین کە چۆن بەسەر کورد هاتووە. کورد پێکاتەیەکی دانەبراوی سووریا، بەڵام دوای ئەو ڕێکەوتنی دێ ئادەرکە لە نێوان هەسەدە و دیمەشق کرا، ڕێکەوتنەکە جێبەجێ نەکرا، ڕێکەوتنەکە پێشێل کرا. دوای ئەوە لەلایەن سوپای عەرەبی سووریاوە ڕوبەڕووی هێرش و تندوتیژی و کوشتار بوونەوە. دەبێت کۆمەڵگای نێودەوڵەتی بە تایبەتی ئەمریکا پشتیوانی لە فیدراڵیەتی سووریا بکەن لە چوارچێوەی سووریایەکی یەکگرت و تاوەکو تەواوی پێکاتەکان مافی خۆیان وەربگرن، داوای مافەکانی خۆیان بکەن بۆ ئەوەی چی دیکە لەم تاریکیە نەژین، بۆ ئەوەی ڕووداوە نەخوازراوەکانی ڕابردوو دووبارە نەبنەوە. زۆر سپاس بەڕێز ئیبراهیم مۆرهەف، سەرۆکی کۆمەڵی عەلەویەکان لە ئەمریکا لە واشنگتۆنەوە لەگەڵمان بووی. سپاس.